ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران ئەمە دووەم ڕۆژی تێپەڕاندووە. قسە لەسەرەوە دەکەینایە ئاگربەستە دەکرێت درێژەی هەبێت و دەکرێت متمانی لەسەردا بنرێت ئەو گرژی واڵۆزیانی یاخود ئەو جەنگی لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەبوو لە ماوەی 12 ڕۆژدا کە بەدەستی بە جەنگی 12 ڕۆژە ناوبرا کۆتایی پێها تەواو گرژەکان تا ئێرە بوون و حچانە حکوومەتی ئیسرائیل لە ئێمە لە ناکۆکەکاندا لاپەڕێکی نوێمان لەگەڵ ئێراندا هەڵداوەتەوەتە تا ئێرە گەیشتنەوە بنبەست. بەڵام ئەگەر بێت و بە هەر جۆرێک ئێران مامەڵێکی نەگونجاو بکات ئەوە ئیسرائیل لە بەرامبەردا ئامادەی ئەوەی هەیە کە دووبارە هێرش بکاتەوە سەر ئیسرائیل ببورن. ئیسرائیل ئامادەی هەیە کە دووبارە هێرش بکاتەوە سەر ئێران. ئەمە زیاتر لە سەرم بابەتە ئاوەستین. کامەران محەممەد پسپۆری پەیوەندی نێودوڵەتەکان جەنابێ ڕاستەوخۆ لە هەولێرە و میوانی پرسی ڕۆژن. کامەرانی ئەوڕۆ باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەمڕۆ دووەم ڕۆژی ئاگربەستە لە پاش 12 ڕۆژ جەنگی جدی و بەهێزی نێوان ئیسرائیل و ئێران. ئەمەی کە هەیە دەتوانین چۆن خوێندنەوەی بۆ بکەین؟ دەتوانین بڵێن تر تەواو کێشە و گرفتەکانی نێوانە و دوو وڵاتە کۆتایی پێهاتوە؟ سڵاو و ڕێز بۆ ئێوە، سڵاو لە بینەرانی کورساتیش. زۆر سپاس. ئەمە خۆی پرسێکی ئالۆزە. ئێستا کە ئێمە دوای 12 ڕۆژ جەنگ و پێکدادان لە نێوان تاران و تەلەڤیڤ دوو ڕۆژە ئاگربەستەکە بەردەوامی هەیە، بەڵام دەتوانین بڵێن ئەم ئاگربەستە ئاگربەستێکی تاڕادەیەک لاوازە. زڕەومێدێکی بە ئێران داوە کە هێرشەکان ڕادەوەستن و ئێران توانای خۆ بنیاتنانەوە و هەروەها بەرەو پێشچوون بەرەو مێزی دانووساندن لەگەڵ ڕۆژئاوا هەنگاو بنێ. بەڵام ئەم لە هەموو حاڵەتێکدا ئەم ئەگەرە ئەگەرێکی لاوازە، ڕەنگە لە هەر دقە و ساتێکدا ئەم ئاگربەستە پێشێل بکرێت جا لەلایەن هەر کامێکیان. کامەران لاوازەکەی لەکوێدایە؟ کێیان ئەگەری هەیە ئاگربەست پشکێنە ئیسرائیل یاخود ئێران؟ ئەمەی ئیسرائیل دەیشێنە بێگومان لەو حاڵەتە، چکە ئەگەر خۆمان ئێمە پێشتر لەگەڵ کاگاوڕێ باسمان کرد ئەو شەوە هەر لەسەر ئەم شاشەیە کە ئەم لێدانی ئاسمانی بەز نییە بۆ ئەوەی بەرنامە ئەتۆمەکەی ئێران لە ناو ببە. هەر ئەم ڕۆژ چەند ئەوەیەک دزەی پێکردووە، چەند بەڵگەنامەیەکی نهێنی لە هەڵسەنگانە بەرایەکانی وەزارەتی هەواڵگری وەزارەتی بەرگری ئەمریکا دزەیان پێکراوە کە ئەم لێدانەی ئەمریکا کە گورزێکی یەکزار جەرگ بڕ و کەمەرشچێن بوو توانیوێتی 6 مانگ بەرنامە ئەتۆمەکەی ئێران دوا بخات، تەواو پەچی نەخستووە. ئەمە لە بارێکدایە کە حکوومەتی ئەمریکام دەنگوێنە ڕەت دەکاتەوە، دەڵێنا بەیەکجاری لە ناومان بردووە. ئێرانیش وەکو خۆت تازە ئاماژت پێدا لە سەردێڕی هەواڵەکان کە پەرلەمانی ئێران یەکجاری کرانەوەی بەڕووی ئاژانسی وزەی ئەتۆمی جیهانی داخست، بە یاساتی پەڕاندوو کە جارشتر نابێ مامەڵەیی لەگەڵ بکرێ. ئەمە واتە ئێران دەگەڕێتەوە سەر پەرەپێدان بەم چەکانە و توانایەکەی هەیە، دەتوانێت دەکرێت وەکو هەڕەشەیەک بێت. باشە کاکامەران، ئەگەر ئێران ئەوەندە جددی بێت کەواتە چۆن ئەو ئاگربەستە ڕاگەێنراوە ئەوەندە جددی بێت لەسەرەوەی کە ئەو بەردەوام دەبێت لەسەر پەرەپێدانی چەکی ئەتۆمی ئەخۆت بە جۆرێک لە جۆرەکان دەچێتەوە سەر قرارەکانی ڕابردووی، کەواتە چۆن هاتە ژێرباری ئەم ئاگربەستەوە؟ ئاگربەستە چۆن ڕاگەێنرا؟ بەڵێ عفو بەس ڕاستکردنەوەیەک محەممەد کامەران نەک کامەران محەممەد ببوورە لە دەستخۆش ئەزیزن لە سەبارەت بەو شتە خۆی ئەمە سەر لێ شێوان نێک بوو، تاکتیکێکی جەنگ بوو. ئێمە زانیمان ترەمپ ڕۆژێک پێش لێدانەکە داوای نۆبڵی ئاشتی دەکرد، یان پاکستانیش ئەم ترەمپی بۆ ئەوە کاندید کرد. ئەمە هەمووی سەر لێ شێوانی جەنگ بوو، گوتمان ئەمریکا داخلی شەڕ نابێت. بەڵام تەنیا بە لێدانێک لە بنکە ئەتۆمیەکان ناتوانین بڵین تەواو داخلی شەڕ بوو، بەڵام گدی گورجێکی لێوەشاند. لە کاتی دواتر ئێران وەکو وەڵامدانەوەیەک تەواو بە ئەمریکای ڕاگەیاند و گوتێ من لە قەتەر لێت دەدەم چەند موشکێکت ئاڕاستە دەکەم. ترەمپیش خۆی ئەمەی ئاشکرا کرد، واتە خۆی ئێران بە ئەم لێدانەی ئێران شتێکی شەرمنانە بوو. ئەو دەیزانی کە ناتوانێت لە بەرژەوەندی ئەمریکا بدە لە ناوچەکە، چکە تەواو دەورە درراوە بنکە سەربازەکانی ئەمریکا و بەو هێزە دەریای زەبەلاحی کە ئەمریکا هەیەی لە ناوچەکە. ئەمەی کە ئەم ئاگربەستەی هێنایەکایەوە
ترەمپ وەکو دەستکەوتێکی شخصی سەیری دەکات چکە ئێمە لە بیرمان بێ ئەمریکا بە هیچ زۆرێک نایەوێ جەنگێکی کە لە ڕۆژهاتی ناوەڕاست هەڵبژیرسێ بەڵام ئیسرائیل پێچەوانێ ئاڕاستەیە ئیش دەکات 2015 ناتانیاهو خۆی باشە کاک محەممەد دەکرێت ئیسرائیل پێچوانی ئەمریکا مامەڵە بکات لە ناوچەکەدا چکە هەموو پشتیوانەکانی ئیسرائیل ئێمە خۆمان زۆر باشی و زۆر بەڕوونی دەزانین کە ئەمریکا و ئەمریکاش ئەم شتە ناشارێتەوە خودی ئیسرائیلش خۆی ئەم بابەتە ناشرتەکەواتە چۆن دەکرێت دوو مامەڵی پێچەوانی یەکتر هەبێ ئیسرائیل هەمیشە پێچەوانەی ئامانجەکانی ئەمریکا کاری کردو بەڵام ئەمریکا ناچارە قبولی بکە و لەگەڵی بڕوات ناچاریەکە لەکوێدایە؟ ناچاریەکە ئەمە ڕەگ و ڕیشەی مێژووی هەیە کە لە تۆ دەڵێ ئیسرائیل خۆی لۆبی جوو لە کۆنگرێسی ئەمریکا زۆر بەهێزە لە هەمان کاتیش لە پاش زەنجی یەکەمی کەندا و لە پاش لێدان لە سەدام حوسێن و دەرکردنی لە کوێت لە 91 ئەمە ئامانجی سەرەکی مانەوەی ئەمریکا لە ڕۆژهاتی ناوەڕاست پاراستنی ئیسرائیل و نەوتە کۆنتترۆلکردنی بازاری نەوت و پارێزگاریکردن لە نرخی زێگیری نەوت ئەم دوو ئامانجی سەرەکین لە ڕۆژهاتی ناوەڕاست بۆی ئێمە دەبێت قۆناغەکان ئەوها دابشکەین ئێمە لە 91 ڕۆخانی سۆڤێتمان هەیە کە کۆتایی هێنانە بە سەردەمی جوزەمسەری لە سیستەمی نێودەوڵەتیدا ئەمە ئەمریکا هەیمەنەی جیهانی هەیە تا 2017 تا بەرزبوونەوەی چین بۆ ئاستەیە کە بتوانێت بەربەرەکانی ئەمریکا بکە لە 2017 خۆی لە کابینەی ترەمپ شتێک پێیا بوو چەمکێکە کە پێی دەگوترێت Great Power Competition یان بربەرەکانەی زلهێزەکان ئەمریکا سیاستەکانی بۆ ئاراستەیە بۆیە هەمیشە دەیەوێت ئەو قورساییە سەربازەی لە ئەوروپا و لە ڕۆژهاتی ناوەڕاست هەیەی کەمی بکاتەوە بەرەو چینی ببە لە بتوانێت چین کۆنتترۆل بکە بەڵام لەبەر ئیسرائیل ناتوانێت ئێستا کە ئەمەی کە هەیە ئیسرائیل لە 2015 وە گوتم ناتەنیاهو دوای ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە لەگەڵ ئێران واژوکردنی ئەمریکا واژوو کرد چووە کۆنگرێس و داوای کرد ئەمریکا بە قورسی بێتەوە ناوچەکە بۆ ئەوەی بەرگری لە فراوانخوازی ئێران بکە ئیسرائیل تەواو دەستی ئەمریکای گرتووە دەڵێ دەبێت تۆ لە ناوچەکە بمێنیتەوە بە هەموو شێوەیەک بێ دەبێت ڕێ لە ئێران بگری ئەمە هاوکاتە لەگەڵ ئەو پەیماننامە ئەبراهەمی کە ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرب دەیکە کە دەبێ ئەمە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ بەرپا بکەین کە دەبێت جیاوازتر بێت لەوەی کە هەیە ئێمە دەزانین کە ئێران لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام لە عێراق تەواو دەستی واڵا بووە توانێتی دەست بەسەر عێراق و ئێران و سووریا و یەمەن و چەند شوێنێکە بگرێت کاک محەممەد باسی پۆینتێکی گرنگت کرد کە شتێکت بیرخستمە و نەخشەکەی بنیامین ناتانیاهۆ کە بەرزی کردوانێ و تێمە کار لەسەرەوە دەکەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕین و لە بەرامبەریشدا لە ئەسنای جەنگدا بنیامین ناتانیاهۆ جەختی لەسەرمە کردەوەتی ئێمە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین یاخود ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ دێنینەکایەوە چۆن ئەمە دەکات ئەگەر بۆ نمونە قەراریش لەسەرمەدا یاخود هەنگاوەکانیش بۆ ئەمرێ وڵاتانی ناوچەکە ڕازی دەبن بەم بابەتە؟ نابێگومان ڕازی نابن خۆی پرسی سنوور پرسێکی پیرۆزە لە مۆدێرنەدا لە مۆدێرنە معنی کە دەوڵەتە نەتەوەی بەرهەمێناوە لە سەدەی حەفدەمەوە پرسی سنوور بە ئاسانی دەستکاری ناکرێت دەوڵەت نەتەوە بەڵام ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێکی زۆر کۆن نییە 100 ساڵ دەبێ عمری ئەمە بۆیە ئێستا تورکیا زۆر هۆشداری دەدا لەوەی کە ڕەنگە نۆرەی ئەوان بێ دوای ئێران کە ترسی لە گۆڕانی سنوور هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بەتەمە ئیسرائیل بەنیازە کە ئەم نەخشەیە دابڕێژێتەوە سایکس بیکۆ دووبارە دەستکاری بکاتەوە ئەمە قسەی ئاشکرای ئەردۆغانە کە بە ئاشکرا دەڵێ ئێمە ترسمان هەیە لەو پرسە دەبێت چارەسەر بکرێت دەبەر بە ئیسرائیل بگیرێ ئەمە خۆی کە دەڵێن پرسی گۆڕانی نەخشە مەرز نییە جارێ نەخشەکە ئەوها بە مەسەرەکە دەوڵەتی لێجودا بێتەوە چکە سەیری دیمۆگرافیای ئێران بکەی ئێران لە دەبینین فارس قورسایی هێزی بڵین ڕژێمی ناوەندی لە ناوەڕاستی ئێراندایە لە
ڕۆژئاوا تۆ ئازەری و کوردت هەیە هەریەکەوە مەیلیان بەرەو شوێنێکی کە هەیە تورک مەیلیان بەرەو ئازربایجان و تورکیا هەیە کوردەکان مەیلیان بەرەو کوردستانی باشوور و ئەو قوارەی ڕۆژئاوا و شتی تر هەیە لەولاوە بەلوزستان و ئەوانە مەیلیان بەرەو لایەکی تر هەیە یعنی هەر نەتەوەکان ئێران بەو چوارچێوەی ئەوها دابەش بوون ئەوان ئەم یەکگرتنەی ئێران کە ماوەتەوە شەرعیەتی داوەتێ کە خومینی خۆی دامەزراندۆ لە هەفتاونەوە ئەوەیە کە دەڵێ من کەسایەتی ئاینی و سیاسی لە سەرکردەیە کۆ دەکەمەوە کە ئێستاکە خامنەی جێی خومینی گرتووەتەوە بەمە شەرعیەتەکەی پاراستووە کە دەڵێ من دەبێت ئەمە ئەمپراتورەتی فارسە بەڵام ئەم شەرعیەتە لە حالەتێکدا دەلەنجێ لە حالەتێک لە ناودەسێک کە نەتەوەکانی تر ئیدی ئەوانیش داوای جیابوونەوە بکەن داوای قوارە بکەن ڕەنگە ئەم نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێیە خۆی وەزیر دەرەوەی ئیسرائیل چەندجار ئاماژەی پێداوە کە دەبێ گرنگجی بە پێکاتەکان بدرێ بە کەمەنەتەوایەتیەکان کوردیش لەو وڵاتانە بە کەمەنەتەوە حساب ئەگەرچی ئەگەر لە تورکیا بۆ نمونە زۆر زیاترە لە ئەگەر وەکو ڕەگەز سێری بکەین لە تورک زیاترە ئەوانە دەبێ خاوەن قوارەی خۆیان بن یعنی کورد تا پرسی کورد چارەسەر نەکرێت لەو ناوچەیە بە هیچ زۆرێک ئەم کێشانە ناڕەوێتەوە شەڕەکەش شتێکی حتمیە لە بین ئیسرائیل و ئێران ئەمە ئێستاکە گەر خامۆژ بێتەوە بێگومان دەتر هەر سەر هەڵداتەوە ئەمە ئێران بە هەموو حاڵەتێک هەر دەبێ دام بەوە دابنێ کە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ لە ڕێەیە ئەمەی کە ئەو هەژمون و قورسایی کە پێشتر هەیە بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا لەبار دەچێ بەرەیەکی کە پەیدا دەبێ بە سەرکردایەتی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی و ئەو لەو نەخشە نوێیەش مافێکی تەواو بە پێکهاتەکان دەدرێت کە هیچ نەقوارەی دەستوری خۆیان هەبێ ئەگەر لە چوارچێوەیەکی فیدرالیش بێت. باشە کاک محەممەد من ئەمێ سەرنجت بۆ لێدوانێکی ئەمریکا ڕابکێشم کە JD Vance جێگری سەرۆکی ئەمریکا و مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەروی ئەو وڵاتە هەردووکیان جەختیان لەسەر قسەی کردوەوە دەڵێن بۆی هێرشەکانی ئەمریکا و بەرنامە ئەتۆمەکی ئێران بە تەواوەتی کۆتایی هاتووە و تا ئێستا ئێران یاخود لە ئێستا داوای کە لە دوای ئەم جەنگە ڕوویداوە بە دوورە لەوەی کە بتوانێت چەکی ئەتۆمی بەدەست بێن ئێمە توانین ئەتبار بۆ ئەم قسەیەدا بنین کە ئێران ئێتووردە بەم دەستوبردە ناتوانێت بێ بە خاوەنی چەکی ئەتۆمی و ئەمە بکرێت بە بابەتێک یاخود پۆینتێک بۆی کە هیچ نەئەتا ماوەیەکی زۆر ئاشێ لە ناوچەکەدا بەرقەرار دەبێت یاخود ئەوەی نا ئێران بە جۆرێکی دیکە بە شێوازێکی دیکە هەڵدەسێتەوە و دەستەکاتەوە بۆ بیر و باوەڕانێکی خۆی باوەڕی پێ بۆ لە ڕابردوودا. خۆی ئەو پرسە ئەم بەرنامە ئەتۆمیە ئێران وەکو پێشش ئاماژەمان پێدا بە لێدانی ئاسمانی کۆتایی پێ نایە ڕاستە ئەمریکا وا دەڵێ بەڵام ئێران دەرسێکی لە عێراق وەرگرتووە چونکە ئێمە بیرمان بێ عێراق لە 2003 کە ئەمریکا ڕژێمەکەی لە ناوبرد هەموو شتێکی ڕادستی ڕۆژئاوا کردبوو لە بەرنامە خۆی چەکی ئەتۆمیشی نەبوو بەڵام ئیدی لە کۆڵم پاوەڵ ئەو کات لە ئەنجومەنی ئاسایش گوتی ئێمە بەڵگەمان هەیە و ئەمانە عێراق خۆی هەموو شتێکی ڕادست کردبوو دەرگای واڵا کردبوو ئی هەموو شوێنێک هیچ حتا دوای ڕوخانی ڕژێمیش هیچ یەکێک لە پشکنەرەکانی UN و تەنانەت سوپای ئەمریکا خۆشی هیچ ئاسەوارێکی پەرەپێدانی چەکی کۆمەڵکوژیان نەدۆزی بۆ جا ئێران ناوێ ئەم هەڵە دووبارە بکاتەوە ناوێ هەموو شتێک ڕادستی ئاژانسی وزەی ئەتۆمی و ڕۆژئاوا بکاتەوە چونکە دەزانێت لە هەموو حاڵەتێک ئەگەر ئەتۆم تەواو بە چۆک داهاتی لە ناو دەچی خۆی ئەم لێدانەی ئەمریکاش بڕوام وایە کە ئێران تەواو لێ ئاگادار بووە خۆشی ئەم یۆرانیۆمە پیتێنراوەکەی گواستۆتەوە لە بنکەی فۆردۆ چونکە ئەگەر وانە بووە تیشکدانەوەیەک ڕووی دەدا یان کاریگەریەکانی لێدانەکە بە زووی ئاشکرا ئێمە هیچ زانیاریەکمان نییە لە سەرەوەی کە ئەو یۆرانیۆمە پیتێنراوەی کە ئێران خۆی لە گواستمان تۆ لە بنکەی فۆردۆ بۆ کوێ ڕۆیشتوە ئەمە ڕێی تێدەچێت دەکرێت ئاژانسێکی گەوری ئاواهی هیچ ئاگادار نەبێت خۆ دەکرێت لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە بۆ نەتێبینی بکرایە یاخود بە جۆرێک لە جۆرەکان زانیاریان هەبوایە ڕەنگە ڕێککەوتنێک بێ من دەڵێم ئێران ئەم چەکە ئەتۆمیەی بۆ ئێستا کردوێتی بە بەڵاجێ ڕیمانەوەی خۆی ئەگەر ئێمە ئێستاکە بەڵام ئەم یۆرانیۆمە پیتێنراوە لە کاک هاوڕێژ ئاماژەم پێدا
نزیشی 470 کیلۆگرامە کە دەتوانێت نزیشی 10 بۆم بەرهەم بێنێ گواستراوەتەوە. ئایا ئێستا ئێران لە شوێنیش کە شاردوویەتەوە یان ئەو سەردانی عارەقچی کە ڕۆژی هەر ئەو ڕۆژی لێدانەکە ڕوویدا بۆ رووسیا ولادیمیر پۆتین و ولادیمیر پۆتین گوتی بەڵام ئەم یورانۆ پیتێنراوە ئێستاکە زیانی بەرنەکەوتووە بەڵێ دامەزراوەکە بەری کەوتووە ئەو شوێنانەی کە پلەی پەرەی پێدە بەڵام ئەمش تەواو کۆتایی پێ نەهاتوە ناتوانین بڵێن ئێران تەواو ئەم بژاردەی نەماوە و لە بەردەستی ڕۆیشتووە ئەمە ئێران لە هەر حاڵەتێک بێ دەتوانێت پەرەی پێ بداتەوە. زۆر باشە کاک محەممەد و کاتێکە لە بەردەستماوە دەمەوێت استقلالی بکەین بۆی کە باستیەوە بکەین کە ئەم ئاگربەستە چەندێک کاریگەری دەبێت لەسەر ئاشتی لە ناوچەکەدا هەم بۆ ئەو دوو وڵاتە خۆی هەم بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کە ئیترەمە وا بکات ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆبڕی جنگێکی دیکە نەبێتوانێ. ئاگربەست خۆی شتێکی کاتیە ئەمە پێشتر هەر ترەمپ خۆی نێوەنگیری ڕووی ئۆکرانیا و رووسیا کرد و ئاگربەست ڕاگەندرا بەڵام زوو پێشێل کرا خۆی کێشەکەی ترەمپ ئەوەیە ئەو بەڵێنانەی کە پێش بوون بە سەرۆک داوێتی تا ئێستاکە شتێکی وای بەجێ نەگەیاندووە لە گوتی بە یەک ڕۆژ من رووسیا ئۆکرانیا پێک دێنم نەیتوانی گوتی شەڕی غەزە و شەڕی حەماس و ئیسرائیل کۆتایی پێدێنم نەیتوانی ئەمانە هیچی جێبەجێ نەکراون بۆ سوودی کەسی خۆی ئەو های لێ دەڕوانێت کە دەبێت ئاشتەکە بەرقەرار بێ بەڵام ئەو ئاشتیا وە گوتم شتێکی زۆر لەرزۆکە ئەمە ئاگەر بەستەی کە هەیە لە هەر حاڵەتێکدا بێ پێشێل دەکرێت ئیسرائیل زۆر سەرکردەی سەربازی و زانای ئەتۆمی و دامەزراوەی هەڵدانی هاژەک موشک ئەوانەی لە ئێران کردە ئامانج و هەمووی تێک شکاندن ئەمە شەڕێکی تایبەت بوو لە مێژوو تا ئێستاکە کە دوور بە دوور لە هەرێکە لە سنووری خۆی نێوانیان چەند وڵاتێکە بە موشک و بە تیارە لە یەک بدەن ئەمە شتێکی تازە بوو پێشتر سابقەی نەبووە ئەمە ئەگەر بەڵام ئەم شەڕام دەکرێت درێژە بشێشێت دەکرێت دووبارە ببێتەوە هیچ باشە لە دووبارە بوونەوەی جەنگەکە پێشبینی دەکرێت جەنگێکی چۆن بێ ئەم جارە ئاگربەست یاخود وەستاندنی بۆ ماوە کورتە دەکرێت بۆ نمونە جەنگێک بوو ڕاستەوخۆ بوو لە نێوان دوو وڵاتە کە بەڕاستی مێژوێک لە ململانیان هەبوو توانرا ئەم جارە بە 12 ڕۆژ ئەو جەنگە ڕابگیرێت یاخود ئاگربەستێک ڕابگەێنێت بەڵام لە دووبارە سەر هەڵدانەوەی جەنگ یاخود کێشەواڵۆزێک بە ماوەکان وەکو ماوەکانی ڕابردوو دەکرێم جارە بەم جۆرە بە زوێی ڕابوەستێنرێت بەس بڕگەی ئاخری پرسیارەکەت ببوورە وتم دەکرێت وتم بەم جۆری کە ئێستا بۆ نمونە لە ماوەی 12 ڕۆژە جەنگێک ڕاگیراوە کە لە نێوان ئیسرائیل و ئێراندایە باشە ئەگەر بۆ نمونە ئەم جارە کێشە دروست بێتەوە لە نێوان ئەم دوو وڵاتەداوە ئاگربەستەکە بشکێنرێ و بکەونەوە جەنگ دەکرێت بە مودەیەکی کەمی وەکو 12 ڕۆژ یاخود لە ماوەی چەند کاتژمێرێکدا دووبارە ئاگربەست ڕابگەێنرێتەوانێ نەخێر چووکە ئەمریکا هەڕەشەی کردووە تا ئێستا هیچ گەرنتێکی بە ئێران نەداوە ئەمە لی بڕوانین دووجار ئەمریکا پێشێلی ڕێکەوتنی کردووە لەگەڵ ئێران یعنی ئێران هیچ متمانەیەکی بە ئەمریکا نەماوە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ لە حاڵەتی یەکەم ئەم کە لە کۆبوونەوە دابوون ئیدی ڕێی بە ئیسرائیل دەکە هێرش بکاتە سەرێنان و جەنگەکە دەست پێ بکە ئەمە یەکیان ئی دووەمیان هەر لە کاتی ئەوەی کە وەزیری دەرەوەی ئێران لە ژنێڤ بوو خەریج دانووسام و لەگەڵ دەوڵەتانی ئەوروپی ئەمریکا خۆی لە ئێرانیدا یعنی ئەمە ئەمریکا دەبینن هەڕەشە دەکا هەڕەشە لە ئێران دەکە هەڕەشەی بەردەوامە بەڵام تا ئێستا هیچ گەرنتێکی بە ئێران نەداوە ئێرانیش لە بارودۆخێکدایە ناچارە خۆی بەدەستەوە داوە بەڵام ناتوانێت زیاتر ئەم مەدانەکە واڵا بکە بۆ ئەمریکا و ئیسرائیل و داواکاری زیاتری بەسەر بسەپێنن ئەمە داواکاریەکان وەکو خۆیانن دەبێت دەستبەرداری تەواوی بەرنامە ئەتۆمیەکەت بی ئێران دەڵێت دەستبەرداری نابم دەبێت دەستبەرداری بەرنامە موشەشەکەت بی دەڵێ بەس دەستبەرداری نابم دواتر شتی تریشی بە دوا دەخەن ڕەنگە تێشیدا بێت کە بڵێن دەبێت میلیشیاکانی عێراق و ئەمانەوەی عێراق خەریکن دەبێت ئەماژە بۆ خاڵە بدەم لە عێراق ئەمریکا خۆی بەنیازە چارەسەری پرسی میلیشیاکان بکە یعنی لە ڕێی تێپەڕاندنی ئەم چەند یاسای حەزی شعبی کە هێشتا ماوە تێپەڕن دەیەوێت حەزی شعبی تەواو یەک بخاتەوە لەگەڵ هێزی
سەربازی و ئەمنی سوپای عێراق و وەزارەتی ناوەخۆ بەڵام ئەم شتەش شتێکی زەحمەتە چکە سوپا ئەمە تۆ 200 و قسوور هزار ئەندامی میلیشیا دەخەیتە ناو سوپایەک کە خۆی ئەو مژمارەیە ئەم شتە زۆر زەحمەتە ئەمە کاتی زۆر دەوێت ئەگەر ڕەنگە ئامانجی داهاتوی ئیسرائیل ئەگەر عێراق بینیمان پێشتریش ئاماژەمان پێداوە لەگەڵ کاکاوڕێ لە 2024 و لە مانجی 2024ەوە هیچ میلیشیاشی عێراقی هێرشی نەکردوتە سەر ئیسرائیل بۆ ئەوەی شەڕەکە فراوان نەبێت زۆر باش بەڵام ئەمەش ئەوەیەشی هەیە ئەمە سنوورێکی هەیە بڕوا بکەم ئەم جەنگە لە تەواو نەبووە هێشتاکە هیچ ئاسوویەشیش بۆ ئاشتینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک گوتم تا ئەو پرسانە چارەسەر نەکەن و هەمان شوێ نابی دەوڵەتی بەهێز بمێنێ کە هەڕەشە بێ بۆ سەر ئیسرائیل. زۆر باشە محەممەد کامەران پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان سوپاس بۆی کە میوانی پرسی ڕۆژبی سوپاس بۆ تاوی سانیارەکانت.